ئەم بڕیارە چۆن بوو و ئایا حکوومەتی هەرێمی کوردستان پاش بڕیارەکە ئێوە دەتانەوێت چۆن کار بکەن؟ بەڵێ سڵاوتان لێبێ سەرەتا خۆشحاڵین دوای 59 ڕۆژ لە ئۆفیسی هەولێری NRT لە شاری هەولێر بە یەکتر دەگەینەوە بە بینەرانی NRT دەگەینەوە لێرە دەتوانین بە هەمان شێوەی پێشووتر تەختەی راپۆرت و هەواڵەکانمان بکەین و بەرنامەکان لە ئستۆدیۆکانی NRT لە شاری هەولێر بەڕێوە بڕوان. بەڵێ دیارە دوای داخستنی 59 ڕۆژ لە بەڵێ من ئێستا لە شاری هەولێر لە ناو ستۆدیۆکانی NRT لە ئۆفیسی هەولێری NRT لە شاری هەولێر لەگەڵتانم و لێرەوە قسە ئەەکەم بۆ یەکەمین جار دوای 59 ڕۆژ لە دوای ئەوەی کە لە دەی 2015 لەلایەن هێزێکی ئاسایشی هەولێرەوە داخراوە ئەمڕۆ بە فەرمی لەلایەن ئاسایشی هەولێرەوە نووسنگەکانمان تەسلیم کراوە و وەرمان گرتەوە و بڕیاری تەسلیمکردنەوەکەش بێگومان بە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان بوو و ئێمە لێرەوە ڕای دەگەینێن دیارە شێوازی ئیشکردنی NRT هەر لە سەرەتای دروستبوونیەوە ئەوە بووە کە بە دروشمەکانی ڕازگۆی هاوسەنجی بوێری لەگەڵ بینەرانی بەردەوام بۆەوە ئەوە وای کردووە کە NRT وەکو تاکە کەناڵی ئەهلی بێلایەن بچێتە ناو خەڵک و وای کردووە کە زۆرترین جەماوەر بینەری NRT بێت و لێرەشەوە بینەران دڵنیا دەکەینەوە کە بە هەمان ستایلی جاران بە هەمان شێوازی جاران بە دروشمەکانی پێشووتر کە هەمان بووە ئێمە وەکو ستافی هەولێری ئۆفیسی NRT بە هاوسەنجی بە بێلایەنی وەکو تاکە کەناڵی ئەهلی بێلایەن بەردەوام دەبین لە گواستنەوەی هەواڵ و زانیاریەکان بۆ هاوڵاتیان و من پیرۆزبایی لە هاوڵاتیانی شاری هەولێری خۆشەویست بە تایبەت ئەەکەم وەکو ئۆفیسی هەولێری NRT دیارە داوا لێبوردونیان لێ دەکەین کە بەهۆی ئەو بارودۆخی کە دروست بوو بەهۆی داخستنی ئۆفیسەکانمان نەمان دەتوانی وەکو پێویست دەنجی ئەوان بگەینین بەڵام ئەوەی دەرکەوت لەو ماوەیە بەڕاستی دڵسۆزی هاوڵاتیان و بینەرانی ئازیزی NRT بوو لە شاری هەولێر و قەزا و ناحیەکانی دەوروبەری بەوەی کەەوە هەر یەکێک لە ماڵی خۆی هەر یەکێک لە شوێنی خۆی بوو بە پەیامنێری NRT و پەیامەکانی خۆیان دەگواستەوە لە ڕێگای ئەو لینکێکەوە دانرا بوو دەیانگاندا ئۆفیسی سەرەکی NRT لە شاری هەولێر لە سلێمانی و ئێمەش دەمانگواستەوە بۆ بینەران و لە ڕێگای سکایپ و لە ڕێگای ئامێرەکانی پەیوەندیەوە ئێمە بەردەوام بووین لە گواستنەوەی هەواڵ و زانیاریەکانی شاری هەولێر. بەڵێ کاوە لە ماوەی داخست ئەو 59 ڕۆژەی کە ئۆفیسەکانی NRT لە شاری هەولێر و دۆک داخران لە شاری هەولێر لەو ماوەیەدا هاوڵاتیانی شاری هەولێر چیان پێدەوتن ئەوەندەی کە ئێوە خەڵکتان بینی؟ بێگومان هاوڵاتیانی شاری هەولێر زۆر بە پەرۆش بوون لە بۆکردنەوەی NRT و داخستنیشی نیگەران بوون بە داخستنی ئۆفیسەکانی NRT لە شاری هەولێر و دهۆک و ئەوەی کەوا ئێمە بە حکمیەوەی ئەو ماوەیە زیاتر لە ناو هاوڵاتیان بووین و بەردەوام ئەو پرسیارەمان لێ دەکرا کە ئایا NRT کەی دەکرێتەوە و خەڵک هاوڵاتیان ینی 59 ڕۆژە چاوەڕێکردنەوەی ئۆفیسەکانمان بوون بە تایبەتیش کە من لە شاری هەولێرم و باسی شاری هەولێر دەکەم چونکە وەکو وتم هاوڵاتیانی شاری هەولێر چۆن هاوکاریان کردم هۆکاری هەواڵ و زانیاری زیاترتان بنێت لەو کاتی کە بڕیاردرا و نووسنگەکانی NRT دابخرێتە ئەم کاتی کە بڕیاردرا بکرێتەوە. بێگومان هاوڵاتیان وەکو پێشتر باسم کرد هاوڵاتیان بەڕاستی هەر یەکەیان لە شوێنی خۆیان ببوون بە پەیامنێری NRT بەشێکی زۆری ئەو هاوڵاتیانە هەر حەدەسێک هەر ڕووداوێک ببایە ئەوان چ لە ڕێگەی تەلەفۆن چ لە ڕێگەی گرتەی ڤیددیۆی کە بە خۆیان تۆماریانە کرد و دەیان نات بۆ ئەو لینکە NRT ئەو هەواڵ و زانیاریەکانیان بە ئێمە دەگەیاند و ئێمەش بۆ بینەرانی NRT بۆ بینەرانی هەرێمی کوردستان بڵاومان دەکردەوە هاوڵاتیان تەواو هاوکاری ئێمە بوون و هاوڵاتیان پەرۆشی کردنەوەی نووسنگەکانی NRT بوون و هاوڵاتیان نیگەران بوون لە داخستنی NRT بۆیە من سەرەتاش کە NRT داخرە لە دەیدا باسم کرد کە هۆکاری داخستنی NRT کاریگەری NRT بوو لە ناو خەڵک چونکە بەشێکی زۆری هاوڵاتیانی شاری هەولێر متابعەی NRT دەکەن بە حکمی ئەوەی تاکە کەناڵی ئەهلی بێلایەنە و دەتوانێت هەموو دەنگ و ڕەنگ و جیاوازەکان لە NRT دەرکەون ئێمە هەمیشە وتومانە NRT کەناڵی هەموو حزبەکانە لە هەمان کاتدا کەناڵی هیچ حزبێک نییە چونکە هەموو حزبەکانی هەرێمی کوردستان
پێکەوە دەیانتوانی پەیامی خۆیان لە NRT بگەینن بە لایەنگر و جەماوەری خۆیان بە تایبەتیش ئێمە کە لە هەولێرین و بە حکمیەوەی ئەو ناوچەیە زیاتر هەژمونی پارتی دیموکراتی کوردستانی لێە پارتی دیموکراتی کوردستان زیاتر لە هەموو خەڵکی تر لە هەموو حزابەکانی تر خۆیان دەدیتەوە لە کەناڵی NRT وە لایەنەکانیش بە هەمان شێوە کاوە باسی لایەنەکانی کرد دەرکەوتنیان لە کەناڵی NRT بەبێ جیاوازی کەواتە پاش بڕیاری داخستنی کەناڵی NRT پارلەمانتارەکان بەرپرسە حیزبەکانی لە سەرجەم لایەنەکان چیان پێوتن کە کاتێک بڕیاری داخستنی ئۆفیسەکانی NRT درا؟ دیارە زۆربەی بەرپرسەکان یاخود زۆربەی پەرلەمانتارەکان نیگەران بوون لە داخستنی ئۆفیسەکانی NRT ئەوە هەر یەکەو لە شوێنی خۆشی من دەمەوێت سپاسی یەکە بە یەکەیان بکەم چ خەڵکی ڕۆشنبیر ئەوانەی کەوا زیاتر لە 1000 واژوو لە هەولێر و سلێمانی و دهۆک و ناوچەکانی تر کۆکراوە بۆ کردنەوەی ئۆفیسەکانمان ینی ئەمە دەرخەری ئەوەیە کە NRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن بۆ چونکە ئەوانەی کەوا واژویان دەکرد ئەوە نەبوون کە سەر بە چەند حیزبێکی دیاریکراون هەتا پارتی دیموکراتی کوردستان کە لێرە گوتم سەیتەرەی هەیە و هەژمونی هەیە لە خەڵکێکی زۆر چ لە پەرلەمانتار چ لە ڕۆشنبیر چ لە خەڵکی نوخبەی ناو پارتی دیموکراتی کوردستان واژووی کرد بۆ کردنەوەی NRT داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە هەرچی زووە ئۆفیسەکانی ئێمە لە شاری هەولێر و دهۆک بکرێنەوە ئەمە دەرخەری ئەوەیە کە NRT توانیویەتی مینبەرێک سەکۆیەکی بێلایەن بێ و سەکۆیەک بێ کە هەموو خەڵک کە هەموو لایەنەکان کە هەموو حزب و لایەنە سیاسیەکان کە خەڵکی ئەو خەڵکانێکەوە لە دوورە دەستن دەنجیان ناگا ببێ بە سەکۆی و ئەو خەڵکە خۆی تیا ببێنێتەوە و دەنجی خۆی بگەێنەوە ئێش و ئازار و معاناتی خۆی بگەێنەوە بەشێک لەو معانات یاخود بەشێک لەو کێشانە لە ڕێگای NRTەوە بۆی چارەسەر بکرێت و چارەسەری بۆ بدۆزرێتەوە یانێ ئێمە هەمیشە وتومانە ئێمە وەکو NRT هەمیشە پردێکین لە نێوان خەڵک و دەسەڵات هەمیشە دەمانەوێ بە شێوەیەکی هاوسەنگ هەواڵ و زانیاریەکان بۆ هاوڵاتان و بۆ بینەرانی خۆمان بگوازینەوە بەڵێ کاو لە ماوەی ئەو 59 ڕۆژەدا چۆن کارەکانی نووسینگەکەتان بەڕێوە بردووە؟ بەڵێ دیارە لەبەرەوەی ئێستا تەکنەلۆژیا لەو پەڕی پێشکەوتندایە نووسینگەکانی NRT هەرچەندەم نەمانەتوانی وەکو پێویست بەرنامەکان لەبەرەوەی ئۆفیسەکانمان لەلایەن ئاساییشەوە دەستی بەسەرداگیرابوو نەمانەتوانی بەرنامەکانمان لە ئۆفیسەوە بیکەین بەڵام بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە لە ڕێگای سکایپ و لە ڕێگای بەرنامەی تایبەتەوە ئێمە دەمانتوانی پەیامنێرانمان لە زۆربەی شوێنەکان ڕۆژانە دەرکەون و ڕاستەوخۆ ئەو هەواڵ و زانیاری هەیە بۆ بینەران بگوازنەوە و ئەوەی تر لە ڕێگای هەواڵەوە لە ڕێگای تەلەفۆنەوە لە ڕێگای نووسینەوە بگەینین بە ئۆفیسی سەرەکی و لەوێشەوە بۆ بینەران بگوازرێتەوە ناڵێم کاریگەرینەوە بەڵێ کاریگەری زۆری هەبوو داخستن بەڵام ئێمە یاخود دڵسۆزی کارمەندانی ئۆفیسی هەولێر وای کرد کە ئیشەکانمان پەچی نەکەوێ و ئێمە بەردەوام بین و خۆشتان شایدن کە ڕۆژانە چەندین پەیامنێری ئۆفیسی هەولێر و شارەکانی تر ئەو شارانەی کەوا ئۆفیسەکانمان داخل بوو پەیامنێران داخل دەبوون ڕاستەوخۆ هەواڵ و زانیاریەکانان دەگوازدەوە بۆ بینەران بەڵێ کاوە گەر بە کورتی وەڵام بیتەوە ئەو بەرنامانی کە لە شاری هەولێرەوە پێشکەش دەکران لە ماوەی ڕابردوو دەست پێ دەکەنەوە بە پێشکەشکردنی لە هەولێرەوە لە نووسینگەی هەولێرەوە؟ بەڵێ لە ئەمڕۆوە ئەو ڕاستەوخۆوانەی کەوا لە ستۆدیۆکان دەکرێن لەو ستۆدیۆکەوە من لە میوان ڕاستەوخۆ داخلێکرێت لە ئەمڕۆوە دەست پێەکەوە لە ڕۆژانی داهاتوش بەرنامەی تاوتوێ و بەرنامەی دووجار بیر بکەرەوە و هەموو ئەو پرۆگرامانەی کە لە شاری هەولێر بەڕێوە دەچون چ لە راپۆرت لە هەواڵ لە ڕیپۆرتاژ بەڵێ دەستی پێەکەینەوە و بەردەوام دەبین لە ڕووماڵەکانمان. بەڵێ کاوە عەبدولقادر بەرپرسی نووسینگەی NRT لە شاری هەولێرەوە سوپاس بۆ بەشداری و زانێرەکانت.